بینەران و بیسرانی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات گوێڕای هاوڕێیانی هاوکارم لە بەشی کوردی هەواڵەکانی ڕۆژهەڵات تیوی لەگەڵتانین. ژاکان باران بەردەوامە لە مانگرتن. بەپێی هەواڵێکە بەناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە، شاعیر و چالاکی مەدەنی خەڵکی شاری مەلەکشای سەر بە پارێزگای ئیلام بە ناوی حسێن باخری ناسرا و بە ژاکان باران کە لە ڕۆژی یەکی خاکلێوەی ئەم ساڵەوە دەستی داوەتە مانگرتن، بەردەوامە لە مانگرتن و ڕایگەیاندووە تا جێبەجێکردنی خواستەکانی لەلایەن بەرپرسانەوە درێژە بە مانگرتنەکەی دەدات. ژاکان باران ڕۆژی چوارشەممە 29 ڕەشەمەی ئەمساڵ لەلایەن هێزەکانی سەر بە ئیتلاعاتەوە دەستگیر کراوە و لە زیندانی ئیلام دەست بەسەرە و لە ڕۆژی دووهەمی دەستگیرکردنەکەیەوە دەستی داوەتە مانگرتن. جێگەی ئاماژەیە ئەم لاوە کووردا دوا بە دوای هەڵۆشانەوەی ڕێوڕەسمی نەورۆزی مەلەکشا لەلایەن هێزەکانی سەر بە ئیتلاعاتەوە دەستگیر کراوە و لە ڕۆژی 29 ڕەشەمەوە نەیتوانیوە بنەماڵەکەی ببینێت. سەرچاوێکی نزیک بەم شاعیرە کووردا بە ئاسۆی ڕۆژی ڕاگەیاند کە ئەم شاعیرە کووردا بە ناڕەزایەتی بە هەڵسوکەوتی نەشیاوی مەئموورەکانی ئیتلاعات و بەرپرسانی گرتوخانەی ئیلام دەستی داوەتە مانگرتن و ڕایگەیاندووە بە مەرجی ئازادبوونی مانگرتنەکەی دەشکێنێت. سەلمان ئەفرا خەڵکی گوندی نەی سەر بە شاری مەریوان لەلایەن دادگای ئینقلابی شاری مەریوانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکانی نەیاری کۆماری ئیسلامی سزای 5 ساڵ زیندانی بەسەردا داسەپاوە. جێگەی ئاماژەیە سەلمان ئەفرا 27 ڕەزبەری 1397 یەتاوی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی شاری مەریوان دەستگیر کرابوو، دواتر لە 28 ڕەمەندانی 97 دوای تێپەڕبوونی 3 مانگ لە دەست بەسەرکردنی بە شێوەی کاتی و بەدانانی بارمتەی 200 ملیۆن تمەنی تا کاتی دادگاییکردنی ئازاد کرابوو. ناوبراو دوای دادگاییکردن سزای 5 ساڵ زیندانی بەسەردا داسەپاوە. کامران دەروێشی زیندانی سیاسی کورد کە لە زیندانی ورمێ دەست بەسەرە و لە ساڵی 1395 دەستگیر کراوە و بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبەکانی نەیاری کۆماری ئیسلامی سزای 5 ساڵ زیندانی بەسەردا داسەپاوە، لەلایەن بەرپرسانی زیندانەوە دۆسیەیەکی نوێی بۆ کراوەتەوە و دەیان هەوێت ماوەی سزاکەی قورستر بکەنەوە. ئەم زیندانیە سیاسیە بانەمەڕی 1395 دەستگیر کرا و بە تۆمەتی تێکدانی ئەمنیەتی گشتی و پەیوەندی لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان لەلایەن لقی دوی دادگای ئینقلابی شاری ورمێوە بە دادوەری شێخلو سزای 5 ساڵ زیندانی بەسەردا داسەپا. ئیستا کە ماوەی سزاکەی نزیک بە کۆتاییە، بەرپرسانی زیندان دەیان هەوێت دۆسیەیەکی نوێی بۆ بکەنەوە و سزاکەی قورستر بکەن و بەر بە ئازادبوونی بگرن. بینەران و بیسەرانی بەڕێز هاتینا کۆتایی ئەم گەشتە لە هەواڵەکان تا دیدارێکی دیکە ماڵاوە.